الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانا دوام لذاتي باشي پروردگار ام ساتاني كلا خزمت وانا كاني آسايشي روحا أبين باشترين ساتەکانی ژیانمان بێ کە خۆی گەورە لێمانی قبول بکە. بەڕێزانم، ئێمە ئیماندار پێویستمان بە چەند سات و کاتێک هەیە کە لەم چەند سات و کاتەیە خۆمان لە خۆی گیان نزیکەینەوە بە شێوازێک هەموو حیجابەکانی بینی ئێمە و خوا جەلە جەلالوهو ببڕین تا بگەینەوە ئاستەی ڕاستەوخۆ ڕۆحمان لەگەڵ فەرمایشتەکانی خوایە جەلە جەلالوهو بژی و تێکەڵ بێت بە مەعانیە ڕۆحیە قوڵەکان. ئێمە ئیماندار زۆر پێویستمان بە ئاسایشی ڕۆحمان هەیە لە ئاسایشی بەدەنمان زیاتر. مرۆڤایەتی زۆر هەوڵی داوە بۆی ئاسایشی بەدەن دەستەبەرکە، بەڵام زۆر کەمن ئەوانەی کە هەوڵیان داوە ئاسایشی ڕۆحیان دەستەبەرکەن. ئەم کتێبە نایابەی زانای پایەبەرز ئیمامی ئیبن القەیم بە ناوی ئەدداء وەددەوا یەکێکە لەو کتێبانەی کە ئاسایشی ڕۆح و دڵەکانی ئینسان ئەهێن. زۆرێک لەم کتێبە باسی ئازار و مەینەتیەکانی گوناهکردن ئەکات و ئەو بەڵام مصیبەتانەی بەهۆی گوناهکردنەوە بەسەر شانی ئینسانە یەن. لە ڕاستیە گوناهی زۆر، بەڵای زۆر، جۆری زۆر لە مصیبەتەکان هەرێکی بە جۆرێک لە گوناهەکان ئینسان تووشەوێ و هەی لێت کە زۆرێک لە نیعمەتەکانی لە دەست ئەدا. خوای گەورەکە ئینسان دروستەکات، فیتڕەتێکی جوان، پاکیکی جوانی پێ عەتاءەکە، بەهۆی گوناهەکانەوە زۆر شت لە دەست ئەدا. خۆشەویستانم، ئەم زانە پایەبەرزە زۆر شتی بۆ ئێمە باس کردو و هەندێک شتیش تکرار ئەکاتەوە، تەئکید ئەخاتەوە بە ئوسلوبێکی نوێ بۆمان باسەکە. ئەمڕۆ یەکێک لەو زەررانەی کە بۆمان باسەکە لەو عقوبانەی خوا کە هەیە بەسەر کەسی عاسی و گوناهبارە بۆمان باسەکە ئەوەیە کە لە نێوان ئینسان لەگەڵ ئەو مەلائیکانەی کە لەگەڵیان بینیان بۆ دروست ئەبێ دوور ئەکەونەوە لێی مەلائیکە. کۆمەڵە فەرمایشتمان هەیە لەم بارەوە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێ هەرچی ئینسان عەزیەتی پێ بخوا مەلائیکە عەزیەتی پێ ئەخوا. بۆیە ئەفەرمێ حتا بۆنی دەم، سیواکردن، کاتە ئینسان بە تەنها دانیشتۆ قورئان ئەخوێنێ، سنە دووهایە سیواکێکی جوان بکە، اینجا دەستکا بە قورئان خوێندنەکەی. لە خەو خەبەری ئەبێتەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم یەکێک لەو شتانەی لە پەنای سەریا دای ئەنا سیواکەکەی بوو و یەکسەر سیواک بەکاربێنێ بۆنی دەم مەلائیکە پێی ناڕەحەتە بێ بەسەر ئەو هاڵاوە بەسەریانە نەڕوە. و زۆر شتی تریش لەمانە. فەرمایشتێکی تر ئەچینە خزمەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، باسی شتی معنەویمان و مەشتی مادیان نیسان بۆنی دەمی بێت یا بۆنی عارەقەی بێت خۆی پاک ڕاگرێ لەبەر حورمەتی ئەو مەلائیکانەی کە بە دەوریەوەن. بەڵام سیر کە هەندێک شت هەیە لە بۆنی سیر زۆر زۆر پیسترە بە نیسبەت مەلائیکەوە. ئەمانە شتانی معنەوین. فەرموو لە فەرمایشتێکە لە ئاثارێکە هاتووە ئەفەرمێ ئیذا کەذەبە العەبد، ئەگەر یەکێ لە عەبدەکان درۆی کرد، تەباعەدە منه المەلک، ئەو مەلائیکەی کە لەگەڵیەتی تەباعەدە منه المەلک میلەن، یەک میل دوور ئەکەوێتەوە. بۆچی؟ من نەتینی ڕیحی، ئەوەندە ناڕەحەتە بۆ بۆنەی کە بەسەریایەت. بە بۆنی درۆ زۆر بێتاقەت و بێزار ئەبن مەلائیکە، دوور ئەکەونەوە لە ئینسان. طبعا درۆ جۆری زۆر زۆرە، ئەنواعی زۆر زۆرە. والله ئینسان جاری وا هەیە شتانێکی بەسیط یعنی باسی ئەکاوە خۆی وا تەسەوور ناکات درۆیە، بەڵام دواتر بە درۆیی زۆر گەورە لەسەری ئەژمارە کرێ. یعنی ئێسەرەوە تۆ تەسەورکەن درۆی میدیا چی لە ئێمە کردووە. میدیا و سۆشیال میدیا درۆکانی هەموو گوێیان کاس کردوین. ئەزانی ئێمە چەند جار بەس تەنها لایکێک ئەکەی، تەستیقی درۆیەک ئەکەی، هەندێک جار شەیری ئەکەیت و بەڵاوی ئەکەیتەوە، ئەزانی چەند گوناهبار ئەبی لە کردنەوەی درۆیە و لە باسکردنەوەی درۆیە. ئەزانی مەلائیکە چەند بێزار ئەبێ بە نووسینی درۆ. طبعا وتنی درۆ، نووسین، ئەم دوو شتە ئێمە هەردووکی هەیە. یعنی ئێستا ئێمە سەڵەواتی ئەدەین لەسەر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. خواجان 10 سەڵەوات لەسەرمان ئەدا. لە ڕوایەتێکە هاتووە ئەگەر کەسێ سەڵەواتێ بنووسێ
أفرمي حتى أو حبر وشك بيتوا وأسري نامنا ونأبد أكو جيتوا خواص الله ولا سر وعبدات دابا خوا جناه جاء هاي جناه نوسين زور خطرة بوي إنسان أبي زور أجي لقلمي بيه أجي لو كيبورد ولا بردسياتي لو أشي دروية بنوسي أم دروية بسرت وأجمار كري بقدر كي أحدي لي بدروية كيبسو كيجوي بويا أفرمي عبد جاري وهي دروية لكات ملائكة يكمل رأك دورك يتولي أو أندبو غنيدت أفرمي الشيطان اللي قال ملكة دوري إنسان ينداور شياطين وملك حتى هو كل أذكار وأوراد وجوانيا به ملائكة زياتر قريبا لي ونزيكنو شياطين دورة خنولي كاتك دور أكيوتو لقلاي ذكر كاني لقلاي شاك كان جوانيا كان إنجا شياطين دوري إذن وملائكة لي دور أكونو أفرمي سبحان الله إنساني مسلمان هر أمنية لجيانا يعني بيوندي إيما لغل ملائكة زور قوري لجيانا لسرمرقا لنا وقورا لكاتي زندوبونوا كلا ساحي محشرة كأوستي يعني سبحان الله لنا وبهشتا يعني بيوندي مسلمان لغل ملائكة زوزو قوري فرموا إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو كسانا الله پروردگاری ئێمە ئەڵڵایە اینجا ئیستیقامەیان لەسەر ئەم کەلیمە هەیە بەردەوامیان هەیە لەسەر ئەم کەلیمە زۆر کات ملاحەزە ئەدەم لەسەرەوەی کە بەشبەشکردنی تەوحیدەکان بەم کەیفیەتەی کە ئێستا زانایان کردویانە تەنها بۆ ئەوەیە عەقیدە لە فکری ئێمە نزیک خەنەوە ئەگەنا خودی عەقیدە نییە إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەوانەی کە ئەڵێن پەروەردگاری ئێمە ئەڵڵایە اعترافێکی تەواو لە پەروەردگاریەتیە بەخوا جەل جەلالوه ئەکەن اینجا ئیستیقامەشیان هەیە لەسەر ئەو کەلیمە چونکە پەروەردگاریەتی خوا ئەمە نییە بە دەقیقەیەک بسەلمێ لە دڵی تۆیە هەتا ئەو لەحظەی ئەمرید هەر شتێ لەم گەردوونە ئەبینی ئەبێ پەروەردگاریەتی خوا بۆ دەرکەوێت اینجا ئەفەرمێ ثم استقاموا اینجا ئیستیقامەشیان هەبێ لەسەر ڕێگاکە بڕۆن تتنزل عليهم الملائكة لكوتاي عمريان لسرمرقا بيتا ملائكة دا أبظنا دوروبريان مجديان أدنى ألا تخافوا نترسن ولا تحزنوا هيج غم نخون وأبشروا بالجنة التي كنتم توعدون مجدة لببو بهشتي كوعدتان بيدراوة نحن أولياؤكم في الحياة الدنيا ملائكة أظن إما وليتو إيوين خوشويستي إيوين لجياني دنيا وفي الآخرة لآخرتي شاء لسرمرجي شاء ولكم فيها ما تشتهي أنفسكم وأخوال لآخرتها هرچيتان بي خوشاميتان دسك ولكم فيها ما تدعون هرچيتان بو دوا كراو هاوار كراو لا هاوارتان كردو داواتان كردو هرهمتان دسك سبحان الله هند جار خوا خوي بالريال أداب وملائكة إذ يوحي ربك إلى الملائكة أني معكم من تان لقلم فثبتوا الذين آمنوا أو كسان إيمانيان هي تثبيتي ضليان كان والله إنسان تثبيتي ضلي خوانيك بخوان لحظاتك أم ضلي فراموش به أسنا ابن تيمية رحمة خوالي بلا تفسيري أم آياتي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا كلميك الله كلمة كزور مفرح ودل خوشة ورأس من هرجارك غمك دام أقرين لترسي عاقبتي شر كإنسان توشي عاقبتي شر بك أو كلمة ابن تيمية والزينم هواش أبمو أفرمي أم آية فرميتي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا أو كسانيك باور إهن استقامان هي عمرك با استقامتها بلا سردين أفرمي خوا ظالمنية أم عبدا استقامي هي لاستقامة ورقر إلا لسرمرقة تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا سرمرقا ملائكين أخوار أفرمي استقامة مدتك بيهن لجياني خوتها جيبجيك بادواي تشيجي كم جاري جنكي طبعا الإنسان سرتاك دسك بخواناسي زور تشيجك بلام دواي فتريك ورده ودو تشيجاني كم أبيتو أفرمي باو تشيجاني كم جاري جنكي مادام استقامت كردو روشتي إلا عاقبة بخير أبيت عاقبة قد شريتيناك بإذن إخوان إنجا سبحان الله أفرمي للرواية ملائكة أنا بنايجوي الله لا تخاف لا تحزن وأبشر بالذي يسرك كلنا ترسي غم نخوي مجدبه أو شتي كزورة في خوشو يتبردس زور مرتاح با إنجا أفرمي سبحان الله هيشتك هيش هاولك بأندازي ملائكة هاوليان جوانية لقل إنسانا بو والله اللي فرمايشتها تقول لك هاتيك كبخبري ملائكة دوريان قرتو إيك أخوي
حين الملائكة سبحان الله دورت أكرن لجيانتا لمردنتا لغورتا لو كاتيك بطاقتي لشوينك بطاقي تنها بزاربي ترز داتا قري ملائكة دورت أدن وصاحبه في خلوته أو كاتيك لخلوتك هيج كز آقاي لتوني ملائكة دوريان داوي ومحدثه في سره جاري وهي إنسان خيالاتي جوانية بذهنية كلماتي جوانية بمشية وهموي ملائكة إخات السرزمانتونا ومشكل ويحارب عنه عدوه دجمنا كانت كيان دورة أقرن أوانا دجمنايتيان أكن وبرامبريان أوسنوا ويدافع عنه دفاعا لأكن ويعينه عليه سبحان الله هاو كاريد أكن موي بس دجمنا كانت ظالبي ويعده بالخير همشا مجدي خير الأدنى ويبشره به همشا قجبين الأكن بوا ويحثه على التصديق بالحق هاند أدن بوي الراس قوبي براس بزاني تصديق حقيقتك وكل أثرها تؤفرمي ملائكة لقل الشياطين سبحان الله شرف يعني هي لقل ضلي إنسانا أفرمي ملائكة إعادي خيرك تصديقي أكن كل أو وعدانك بيدرا وهم الراس شيطانيش على كل توشي نارحتي أبي توشي محنة أبي كل أجياء هم نارحتي سبحان الله الرجبين أكن شياطين ملائكة ججبين أكن إنجا الشياطين هاند أدن حق بدرو بزاني ملائكة هاند أدن حق براز بزاني شنق إنسان نزيق بي لملائكته ويلي ملائكة لسر زماني أمقصة أكن سبحان الله أفرميها تاوك وهاي لي كلماتك بزماني يا سبحان الله كلماتي ملائكة أفرمي لفرمايشتك إن السكينة تنطق على لسان عمر رضي الله تعالى عنه السكينة آرامي لزمان عمر والدرأة يعني في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي محوي شاعر أفرمي كأول ثانية وثاني شرفيا بلو كان أفرمي يكم دانيان كأبو بكر صديقة شرفي أولى شيء ثانية اثنين إذ ما في الغار ثاني شرفي بتشي بل لو كان أو حديثي في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي لو كان نبي بعدي لكان عمر أجر بيغمبري دواء من بهت عمر يكون خطاوه عائشة دايكي ما دلان فرمي إذا ذكر عمر طاب المجلس بس عمر بكر يتم مجلس خوش به خير وبركة إخوة دا أباري بس أو مجلسا كباس سيدنا عمر يتيا أكري رضي الله تعالى عنه أو تا فرمي سبحان الله زماني أم تنطق يعني سكينات هوار أكل زمان إمام عمر كلماتي أو سكينة أبو خلق آرامي أبو خلق هواشي أبو خلق سبحان الله هند جار فرمي بيعه صالح كلمة يتسر زماني كلمة جوان لعربة زرك هذا أموترا وما ألقاه على لسانك إلا الملك أخو أم كلمة جوان كزني هنا يسر زماني تو ملائكة هنا يسر زمان جاري وشي بيعه زور صالح يتشاك بنقصيك غلطية بزمانيا لعربة وتو أنا ما ألقاها على لسانك إلا الشيطان تو أهلي أقصد ناشرين النبوي الشيطان هنا يسر زمانه أفرمك وابو شيطان كلماتي شر أخات الزمان ملائكة كلماتي خير أخات سر زمان أم ينشر بي خرافة بدل طاقة أو ينشر بي شاكة بدل طاقة دي عقوبيك لعقوبي عصيان أو يك إنسان دور أكويته ولم وليك وسعادتي للاي أو لم خوش بستي أشي لقل شيطانا بيوندي دروس أكا لما لك ودور أكويته دو بيا ولا خزمت بيغمريانا صلى الله عليه وآله وسلم هو بدأ مقاليا أما إنسانا هاولي بيغمريان صلى الله عليه وآله وسلم بيكي كان زور زيادة رويك اللي حقي أوي ترى بيغمريان صلى الله عليه وآله وسلم لما يسكا دانش هيج قصينا أكل دوم يعني بيأدعن بو هيج جوابنا أدايو لبر دوم جوابي دايو كجوابي دايو بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم هل صار رشد دو هاي كابرا زور سري سرنا تي أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم أو بياو أو هم زيادة روي لسر من كرتو هل نصير لما جسكا من قصيك ممكن هستاي فرمي أو قصير نكر دا شو ملائكة دفاعيا لا تؤكل ملائكة هم كوبونو دفاعيا لا تؤكل من جل مجلس ملائكة دانش كتو قصد كل ملائكة ندور كوتنا وأبوي قصد نكر دا بويا جاري ويا كسيك زيادة الروي برامبر تؤكل تحمل تبي ليه قرر بملائكة جوابنا ولا خود باشترا ملائكة لقلتويا كدس برس كردا ودعاء كل وبركات سبحان الله جمع أجل ملائكة لدور يسلوكوا ابنه على ولك بمثله جاء دعاء ملائكة لسطع صد جراية لسطع هزار جراية زمانك جناهي بينك راو حرشي ودواك البراكات بوتوش
ويكاتك دز برزكيته عليه خواجان فلان برام لجناهي ببورة بخوا ملائكة ألن ولك بمثله خوا لجناهي خود أبورة دز برزكيته عليه خواجان فلان شد بفلان برام عطاك بخوا ملائكة هواركن ولك بمثله بخود أبي أوشته بوزانا فرميان هميشة أجر ويست الدعاء بكي بخود دعاء بزمان يبكى كجناهي نكرد به ألن إيش بوشي وازي دعاء ببركات بخشكت بك لبرام ملائكة زمانك جناهي نكرد الدعاء بوتو أكهمان دعاء بوتو جيراء به إنسان كسورة فاتحة يخوان لأنه نيجو غير نيجا سبحان الله أم ملائكة أنك لو دوروا برن هميان آمينك لقلتويا توتون آمينك أوانش آمينك أجر كسي موحدي خواناز ابن القيم أفرمي أجر جناهي كرت المتبع لسبيله وسنة رسوله صلى الله عليه وآله وسلم كسي كموحدة شين برنامج خواك وشين سنتي في غمريان كوتو صلى الله عليه وآله وسلم أجر هلو تاواني كرد جناهي كرد استغفر له حملة العرش ومن حوله حملة عرش أواني عرشان هل قلت ولا ملائكة داويلي خجبوني لي أكن أواني كلا دوري عرشان ملائكة خوازانا شن عدد ينزورا ولا يعلم جنود ربك إلا هو هل هم يندعاء واستغفار وتو أكن خوايا لم عبدد ببورا أما أهل توحيدا أهل جناهني خوايا عفويك والله عبد كبدزنيجا ودزنيجي قلتو خوت وكو بيغمريان صلى الله عليه وسلم روي كذا قبلة مدسي راسي خصة بن سلي طبعا ما حكمتي زورتي أما منهجي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بوجياني إنسان والله ولا أوا بنوسا كأوفر مويتي أوا بخوا كأوفر مويتي أوا بنو كأوفر مويتي أبزانت آراميك روتي أكا علم بيدو زيتو وني دو زيتو من دوستكم حالتي كي زورنا راحتي توجوبو دواء دراسة كي زور وشندين ولات كردنو أو أنا أخيرا نتيجة كها تسر أوي أم قرب بشتا أخوي أقبل راسه بخوي كشينا من أو نخوشي تشاكا فعلا الشاك لبرو أمي سنتي بيغمريانا صلى الله عليه وسلم دزوجة كد بقرا لسر راس أم دست بخرج سرد أما حكمتي كتيا سر كتيا منازنين لو سيمشك زوتر باشتر بخير إسراحات زياتركي وكو أو كوتوا أزايج أجلك دسكوي وكو أو أخوي وكو شيرينكت أخوي وكو خشويستكت أخوي باشا تشيم دس أكوي لقم ملائكة شعار ها خطيبة كان زور كاد جاران لخطبة آيانون فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين أقب بيرت عن بيت جاران جاء شعار المؤمنين ودثار المتقين كم كسي معنا يبزاني دو جورجل هبو لعربة إستشي ما شروايا طبعا شعار بريتيا لو جل الناس كاني كلا ناو إنسان لبريئك أو جل الناس كاني ناو إنسان بيوتر الشعار دثار أو جل الزبرانيك إنسان بودر ولا بريانك أفرمي فإن التقوى شعار المؤمنين باشا شعار المؤمنين جل الناس كي إيمان داراني خفية ها ودثار المتقين جل قورك أوانيش أنفر ما يشتبزان في غمريان صلى الله عليه وآله وسلم شيء أفرمي إذا نام العبد على وضوء بات في شعاره باشا ملك أجر هاتو إنسان بدزنجة وخوت نقدر كويتو ملائكة لي لقل جل الناس كي ناو يا ملائكة لقل يا أخي وبارز قالي لي أكا جادي قد بدأ أنفر ما يشتي في غمريان صلى الله عليه وسلم باسي قرب ملائكة أكا يعني ملائكة أو أندلت نزيكا بأندازي الشعار بأندازي جلكينا وشان لا شتا نزيكا أهو ملائكة لبناتا لقلتا نزيكا إن جاء ملائكة لبريتو جوابي خلق دنا والدفاع اللي أكن فيرد أكن تثبيت أكن شجاعة أدنى بخوجاري وهي إنسان ناوير جرأتناك إقدامك لميدانك جهادا لميدانك إخوان آسيا لكارك خيرا ملائكة تشجيعي أكن تؤكار خير بك هاني أدن ويؤكار خير بك إن جابزانا ملائكة أبت دراوسيتو ملائكة أبت ميوانيتو ميواني ملائكة يعني استئما قد ميواني كي برز من بيت زور رزي لي أقرين زورش ما خوش زورش حرمتي لي أنين حتى ميوانا كمان برز سربي أما زيادة قدري لي أقرين تخوا كمان هي أقر إيسا في بلين ويسي قراني أبت ميوانت أبت شيبو بكين كويسي قراني بياي صالحية معلومة نهر بزندوي بلين والله فلانا ما وصاي زور برز يتمالب برواكا شبر زبينا زايد شيبوك
بڕواکە من جارێک لە جارەکان یەکەم جار بوو ماوەسە نووری فارس خی گەورە عمری درێژکە تەشریفی هێنایە ماڵم خۆم نەمەزای چۆن دانیشم لە خۆشی ئەوەی کە ئەم پیاوە گەورە تەشریفی هێناوە کە قەڵەمەکەی خزمەتی حەدیثی پێغەمبەرگیانی صلی الله علیه و آله وسلم زۆر کردو جارێکتر لە ماوەسە عەبدولقادر بە حەرکی تەشریفی هێنابوو زۆر نەخۆش و هیلاک بە ماندووی و پیری و لە هەولێرەوە هاتبوو بڕواکە نەمەزانی لەکوێ دابریشم چی بۆ بکەم کە ڕێزی لێ بگرم نەم ئەزانی چۆن بەخێرهاتنی بکەم دەی باشە ئەگەر مەلائیکەتی خوا لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون ئەگەر ئەمانە میوانی تۆ بن چ ڕێزێکیان لێ ئەگری ئەفەرمێ باشترین دراوسێ مەلائیکەتن باشترین میوانی تۆ مەلائیکەتن ئادەی بزانین چیان بۆ ئەەکەی کاتێکەوە تاعەت جێبەجێ ئەەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ڕۆژێ بە هەندێک لە هاوڵانی فەرمووی إن معكم من لا يفارقكم كره هني لقال إيوان قد لإيوة جيانا بنوا فاستحيوا منهم وأكرموهم حياب كان لوانا شرم كان لوانا لقناها أكرموهم رزيان لي بقرن أدي بزانين شون رزيان لي بقرين بزانين خواهي قول القرآن أفرمتشي وإن عليكم لحافظين كراما كاتبين كره كومالي حفظهن لقال إيوة ئەتان پارێزن و ئەو شتانش کە ئیکەن ئەینووسن کاتیبن بەڵام زۆر بەڕێزن کیرامن ئەهلی کەڕەمن طبعا کەڕەم لە عەرەبیە بنی نییە ئەوەندە کەلیمەیەکی گەورەیە یعنی سبحان الله کە خۆی گەورە لە قورئانە باسی ئەو ئەکا بۆ ئیمانداران ئەجرێکی کەریمم داناوە ئینسان بیرەکاتەوە ئەگەر پیاوێکی زۆر سەخی ئافرەتێکی زۆر سەخی میوانێکی زۆر بەڕێزی بێت چی بوو ئەکە چۆن سفرەکەی بۆ ئەڕازێنێتەوە چۆن ئیستیقبال و پێشوازی ئەکا چ بەدڵ و ڕۆحێکەوە چی هەیە تەقدیمی ئەکا دەیوەرە خوایە کە خۆی کەریمە سفرەی کەڕەم بۆ تۆ بڕازێنێتەوە بێت چۆن بۆیە ئەم مەلائیکەتانە ئەهلی کەڕەمن هاتوون میوانی تۆن چۆن شەرمیان لێ ئەەکەی چۆن ڕێزیان لێ ئەگری چۆن لە گوناه خۆت ئەپارێزی بەڵام لەگەڵ ئەوەشە ئاگات لێبێ یعلەمون ما تەفعەلون بەخوا هەرچی ئەەکەی ئەوان ئاگان لێ دێ واللهی هەر کەسێک لە ئێمە ئینسانێکی بەڕێز لە ماڵیا بێ یەک گوناهیش ناکە والله لە هەنێ مەجالیسە دائەنیشی شەیطان خەریکە درۆیەک هێنێتە سەر زمانت شەرمەکەی لەناو ئەو پیاوە ساڵحانە ئەم درۆیە بەسەر زمانتە غەیبەتی خەریکە ئەیکەی شەرمەکەی لە مەجلیسی ئەم پیاوە بەڕێزانە تۆ غەیبەتێکە کردبێ هەندێک جار خەریکە هەڵەیەک بەدڵ تا ئەگوزەرێ شەرمەکەی ئەڵێ نەوەکو یەکێک لەم پیاوانە ينظر بنور الله ئەم دڵەگەنیوێ من بینێ ڕوودنیە خەیاڵێکی خراپیشکێ لە مەجلیسیان بۆیە ئینسان ئەگەر لە مەجلیسی مەلائیکە دانیش زۆر لەمە زیاتر و گەورەتر بۆیە بەڕاستی پێویستی بۆیە کە بە چاکەکاری بە خواناسی بە تاعەتی جوان هەموو مەجالیسەکانمان ڕازا بێتەوە هەتاوەکو مەلائیکە ئەم جوانی ئێمە ببینێ ئازار نەدرێ نزیک بێ لێمانەوە لە جلی ناومان نزیکتر بێ لێمانەوە ئەبزانە سبحان الله ئەفەرمێ هەموو ئەوەی کە ئینسان پێی ناڕەحەت ئەبێ مەلائیکەت پێی ناڕەحەتە دەیت خوا چەند ناشیرینە ئینسان میوانێکی بێ لە بەردەم میوانەکە دەنگ بەرزکاتەوە جاری وە هەیە پێت ناخۆشە مناڵەکەت بگریە کە میوانت هاتووە ئەترسی کە مناڵەکەت گریا میوانەکە هەست بە شتێ بکە وا بزانێت پێتان ناخۆشە یا شتێک یان پێت ناخۆشە خێزان بە حاڵ دەنگ بەرزکاتەوە یان ئافرەت میوانێکی هاتووە حەز ناکە مێردەکە یەک تۆز دەنگ بەرزکاتەوە نەبادا خوا نەخواسە میوانەکە دەرێک بە شتێکە دەڵێ عاجز بێ ئەی ئەبێت چۆن بین لەگەڵ مەلائیکەیە چۆن ڕێزیان لێ بگرین چۆن بتوێنەوە لە خزمەتی مەلائیکە دەی یەکێ لەو عقوبەتانەی کە ئینسان بەری ئەکەوێ ئەوەیە کە بەهۆی عصیان و گوناهەکانەوە مەلائیکە لە تۆ دوورەکەونەوە لە ماڵی تۆ دوورەکەونەوە لە شوێنی تۆ دوورەکەونەوە لە مەجلیسی تۆ دوورەکەونەوە نیقمەتی خوا بەسەرتادا ئەبارێ بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر بە وریایانە هەڵسوکەوت و تەعاملکە تاوەکو بتوانێت کۆنتڕۆڵی مەجلیسەکان و قوربی مەلائیکە لە خۆی بکە ئەزانن ئینسان لە ناو گۆڕەکەیە تاکە هاوڵێک کە دڵی ئیسراحەت ئەکا کە هەست بە ئارامی ئەکا لەگەڵیا بریتێ لە کردەوە ساڵحەکانی و مەلائیکەت لە هەندێک ڕوایەتە فەرمێ کردەوە ساڵحەکانی لە شێوازی مەلەکێکی جوانە یانە پەنای یا ئەو مەلەکەی کە لەگەڵیەتی شێوازی جوان ئەبێ قەرینی ئینسان کە لەگەڵیەتی مەلائیکەتی ئینسان کە لەگەڵیەتی لە ڕۆژی قیامەتە کێ بەرەو ساحەی مەحشەر ئەدبات و شوێنی خۆتی پیشانەدا مەلائیکە پیشان دەدا
كان أواني شاهدي لسرتو أدان ملائكة شاهدي لسرتو أدان دي إنسان أقال لي بعصيان دورد أخاته لو ملائكة جوانانا طاعتيش نزيك أخاته لو عقوبتي اشتل عقوبة كان أويك دوجور عذاب رؤكات إنسان طبعا سبحان الله خواهي قولاك إنسان دروس كردو زور بخوشي وستي دروسي كردو والله أجر إستا خواهي قولا إيمي زور خوش نويستا والله بإنسان دروسي نأكردين هر أمن ديك بإنسان دروس بوين ديار محبوبي خواهي والله أجر خوشي نويستينا هدايتي نأدان كهدايتي داوين والله خوش نويستي أوين والله إستك لم درس أو دانشتي لبرخاتي خوا والله أجر خوشي نويستينا اللي راكوينا أكردين خوش نويستي خوا جل جلاله بو إنسان كان زور زور بلام هندي جار إنسان كان أو ندخوا جل جلاله تورأ كان عقوبيان وبرير أداء عقوبي شرعي ما هي عقوبي قدري ما هي عقوبي شرعي عقوبي قدري عقوبة شرعية كان زور جورا وجورا أم درس محاولة كم بختي كم كان باس كم درس دهات وباسي عقوبة قدرية كان يخوا أكين كتشون بلا يبصر معنا لروي قدره هموشي بوكاري جناه شرعية كان دي قد بدأ خواهي قورا أقر بلين لسيشتا كوي كردوت كشتن بريم ليدان هرشي حدودة طبعا زور كاد إما وازين أحكام شرعية حدودة زور كاد بكسر بجنجة بلا حكمي خوات شون جاب جيك الله يجكد دزيك الدسي أبرم أو السوسي كيف تشوك الأحكام وشريعتي خوا شريعتي خوا زور قوري تنفيذي شريعتي خوا لسر زوية بريتيني إنه مثلا تنها أو إنسان يكي دزيك الدسي وبره ويكي مثلا عارقي خوات داري كي لبدرنا زور أو حدوده هم حدوده كان اللمسة خالة بيجي يان كسك استحقاقي كشتني هي لكشتني كسي كترا استحقاقي مش بكجرته يان زنا محصن باشو كسك إحصاني هي جني هنا وشوي كردو توشي زنا أكجرته دو يان أوتا قطع هي يان جرمي كردو دسي كسي كبريو دسي أبرنو يا دزي كردو دسي أبرنو يان راجري كردو دسوقاشي أبرن لشريعته بابتك لم بابتنا قطعي بيوتي بابتك أي درهم لدانا كي تشيش لدانك قوتي عضلاتي لقلانية تنها قوتي متشك بازو أبم شوازا اتر أم كسب بريال أدن شريعة بريال أدا كم ترين رجيل لدان تشل دار زوري نكشي صد دار زياترني كزبوينية صوتو يقدر لكسب داري زيادة لشريعة تانية بوي هموشي منضبطة بكمال أحكام ودقة شرعي همو دقائق شرعية كان همو يتدي إنجا جابجي أكري إنجا تنفيذ أكري سيركي خواهي قورا لكاميانا لنماني إنسانية كشتني داناو كسي أكوجي نماني إنسانية كشتني وداناوتو كسي نسلي إنسانية تيقدا يعني نماني إنسان شو أجل نسل نما كذبه وبابيري خوينا ناسي كذ زماني أو نبوك أما منالي خويتي أما منالي خوينية طبعا حكمي أخوي قرأت شي دانا ولا بروي نماني إنسانية كشتني ودانا غيري أما زور كاد يسباسي وأكره باشا بوشي أوان صداري لي أدري بوشي أوان نكاكا مسألة أوانية بوشي أوان بوشي أمان محصني خوان نعمتي إحصاني بين داو كخوي ببارزة توشي هلا أبي صداري بو بالريال ده تقريبا عام صالك دوري أخنا ولا شويني قناهك بلام أمان كخوي قول النعمتي إحصاني بيداو أبي الحلال خويا كان خوي جيب جيك كلا خيري حلال خويا جيب جيك بريالي كشتني ودرك بو شو كنسل إنسانيات أبرنته وشيء إنسانيات ونسل إنسانيات نامنه أو كاتا مناضي كي زور دروس أبي بكس شوارتشيو ديواري مال نامنه سنوركاني شريعتها مو أشكي بويا كشتني لبرابر داناوتو حكمة كان هميا منضبط لشريعتها بأحكامك عقلي قرز بلام كاتك كسيك دس أباب ومالي كسيك كثير خواهي قورا قطعي يدي دانا لو أشي إنسان برسيار كابلا باشا أو كسي تجبان نكجريتوا بقطعي داواني بكريبون من إما ألين حكمتك هي لدزبرينا دزبرين جاري أشكرايا أم كسب دزي كردوها بلام شوينك أشكراي أبري شوينك خلق أي بيني
بۆ یەکسەر دەرئەکەوێت کە ئەم کەسە دزی کردو زەجر ئەبێ خەڵک هەمووی ئەگەڕێت. ابن القيم بتفصيل ئەوەی باس کردو ئەگەر کەسێک مەیلی هەبێ بە تەفسیل بچێتەوە سەری زۆر ورد دەی هاتووە داری داناوە بۆ هەندێک لە ئەحکامەکان قەتعیشی دانەناوە. طبعا لە قەتعیەتیشە ئەحکام زۆرە بە ئاسانی دەست نابڕێ بڕواکەن هەموو ئەحکامەکانی شەریعەت جێبەجێ کرێ زۆر بە زەحمەت دەسەبڕێ. بۆیە سێرەکەی ئیمامی عومەر نەس و دەقی قورئانی لەسەرە لە زمانی گرانیە دەستبڕینی ڕاکرد. دەستبڕینەکەی نەکرد چونکە حاجەی سکی ئینسانیەت حاجەی برسێتی ئینسانیەت ممکنە ئینسان بەبێ ئەوەی سەرجەیی بکە و بژی، بەڵام ممکن نییە بەبێ خواردن بژی. بۆیە خۆی گەورە کوشتنی بۆ ئەم دانەناوە، بڕینی داناوە بۆی ماڵی خەڵکی پارێزراوە بێت. و زۆر ئەحکامی تری عەقڵی ورد هەن لەو مەسئلە کە ابن القیم بە تەفسیل باسی کردوون. حەزەکەم کەسێک ویستی خۆی بگەڕێتەوە سەری. لیواتەمان هەیە ئینسان لە مەساری ئینسانیەت لا ئەدا کە مەساری ئینسانیەت بریتیە ئەوەی خۆی گەورە نێرومی دروست کردووە بە شێوازێک دروستی کردوون کە بۆ یەک بشێن. ئەگەر کەسێک لەم مەسارە لایدا نێر لەگەڵ نێر یان مێ لەگەڵ مێ کاتێکەوە تێکەڵاوی دروست ئەبێ وەکو ئەمڕۆ شوزوودەکان زۆر ئیدعای بۆ ئەکەن و خەریکە ئەبێتە دەستوورێکی ژیانی لە جیهانە خەریکە بە زۆر ئەیسەپێنن بەسەر عالەمە. ئەم حاڵەتە خۆی گەورە دایناوە هیچ ئەحسان و داروشتیوایتیان نییە، لە لیواتە یەکسەر کوشتنی داناوە. فقەها زۆر قسەیان لەسەر کردووە لەسەر شێوازی کوشتنەکەی. هەندێکە فەرموو لە شاخێکەوە ئەخرێتە خوارەوە، هەندێکە فەرموو نەخێر ئەکوژرێ، هەندێکە فەرموو نەخێر هاوێنەی ئەوانەی تر ڕەجم ئەکرێ، هاوێنەی زیناکار. زۆر ئەحکام باس کراوە نەتیجەی هەر هەمویان کوشتنە. بۆچی؟ چونکە ئەمە ئەبشع ئەنواعی گوناهکاریەکە لەسەر زەویا بکرێ کە لە نێوان ڕەگەزەکان یەکترا بێ. لە مەسەلەی سیحاقیشە زانان بە کۆی دەنگ هاتوون زەجرێک و عقوبەیەکی قرس و قاسیان داناوە ئەو کەسێکەوە تووشی ئەو حاڵەتە ئەبێ، بەڵام ناگاتە حەدی کوشتن، ئەگاتە حەدی لێدان و تەعزیرکردن کە حاکمی موسڵمانان تەعزیرەکە. هەموو ئەمانە سێرەکەی لە شەریعەتە عقوبەی شەرعی دانراوە. عارەقێک ئەخواتە عقوبەی شەرعی بۆ دانراوە. بوهتان بۆ موسڵمانێک ئەکا عقوبەی شەرعی بۆ دانراوە. تەبعاً یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە بریتیە لە باسکردن یان هەروژاندنی قەزایەیە کە تۆ هیچ ئاگایەکرد لێ. طبعاً ئینسان خۆی گەورە تاقی ئەکاتەوە، ممکنە بە گوناهێکی بچووک تاقیت کاتەوە هیچ حرمەت و کەسایەتیت نەمێنێ. کەسێکی شەبێ لە پەنا تا زۆر گوناهی لەوەی تۆی گەورەتر کردبێ خوا سەتری کردبێ. بەڵام مەسئلەی زینا زۆر خەتەرە. ئینسان بڕیاری زینا بۆ خەڵک بدە. تصورکەن 600 ساڵی حکمی ئیسلامی خلافەتی ئیسلامی یەک زینا تەسبیت نەبوو بە شاهید. خەڵک زۆر داری لێدراوە لەسەر ئەوەی کەوتوێتی فڵان کەس زیناکارە، داری حەدیان لێدرا. هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە قەضیەی ئیفکا عائیشە ڕەضی الله ڕەحمەتی خوای لێبێ داری حەد لە خەڵک دراوە هەتا 600 ساڵی خلافەت. بەڵام بە شاهیدی و بینینی چاو بە هیچ شێوازێک حاڵەتێک تۆمار نەکراوە. دوای 600 ساڵی خلافەتی ئیسلامی یەکەمین حاڵەت تۆمار کراوە. تەسەوور کە بۆچی ئەمە؟ بۆ ئەوەی شەرەفی خەڵکی پارێزراوە بێ. ممکنە دوو کەس پێکەوە کۆ ببنەوە تووشی ماچکردن ببن، تووشی یاریکردن ببن، بەڵام مەسئلەی زینا مەسئلەیەکی قورسە، ئاسان نییە. ئەبێ کەسی موسڵمان زۆر پارێزراوە بێ لەو خەڵکە، دیعایەتی بۆ ئەکرێ باسەکرێ. ئەگەر سێ کەس سەیری ئەم حکمەی شەریعەت کە ئەگەر سێ کەس هاتن شاهیدیاندا، نە دە کەس هاتن، دە کەس هاتن شاهیدیاندا وتیان ئێمە فڵان کەسمان بینی زینای کردو، حاکمی موسڵمانان یەکەیەکە پرسیاریان لێکە. تەوان پێکەوە پرسیاریان لێ ناکە. یەکەمیان بانکە ئەڵێ کەی بوو، کوێ بوو، سەعات چەند بوو، چۆن بوو، بە وردی هەمووی ئەنووسی. دووەمیشیان ئەنووسی، سێهەمیشیان ئەنووسی. ئەگەر چواریان قسەکانیان ڕێک وەکو یەک بوو، لێک شوێن و لێک جێگە و لێک سەعات و یەک شێوازیان باس کرد، پرسیاریان لێکە جلەکەی چۆن بوو، ڕەنگیان چۆن بوو، چیان ئەکرد. هەر هەموو وردەکاریە بێ حاکمی موسڵمان و قازی موسڵمان بینووسی. ئەگەر ئەم دەکەسە لێک خاڵە بۆ نمونە لە ڕەنگی جلەکانە ئەوتی وا بوو، ئەوتی وا، یان لە کاتە ئەوتی ئەو کاتە بە ئەوتی ئەو کات، هەر دەکەیان دارکاری ئەکرێت. تەسبیت نابێ زیناک، بینیویشیانە تەسبیت نابێ لە شەریعەت. هەر دەکە دارکاری ئەکرێن کەسەکە تەبەڕە بێ. جا بزانن ئەم مەسئلەی قسەکردن لەسەر خەڵک زۆر خەتەرە. بۆیە لە شەریعەتە سێرەکەی 80 دار لەو کەسە ئەدرێکە یەک بوهتان بۆ موسڵمانێک، بوهتان بۆ کەسێکی داوێن پاکی عەفیفی طاهر ئەک 80 داری لێ ئەدرێ. ئەم حاڵەتە زۆر بووە
لمێژووی ئیسلامە بخوێنەوە چەند جار ئیشاع و فاحشەیەک بڵاو بۆتەوە مسلمانان باسییان کردووە زمانی خۆیان پێ نەگیراوە دارکاری کراوە ئەڵێم لە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەو حاڵاتە دروست بوو بۆیە ئێمە زۆر ئەبێت لەم زەمەنی فیتنا بەتایبەتی ئاگامە لە زمانمان بێ زۆر ئەبێ هوشیار بین باسی فڵانە مسلمانە کرێ وای کرد ئەویتر وای کرد ئەویتر ئەبێ ئاگامان لێ بێ زمانمان بگرین خۆمان تووشی گوناه نەکەین والله جاری وا هەیە مسلمانێک تووشی ئەو گوناهە نەبووە ئێمە ئەبینە سەبەبی فەسحی ئەو مسلمانە باشە چی جوابی خوا بینەوە ئەگەر ئەم خوا عەزیمە پرسیاری لە ئێمە کردەوە عەبدەکان تۆ بینیت بە چاوی خۆت والله لە فەرمایشتە هاتووە سبحان الله هەندێک جار کەلیمە بەکارهێنی داری حەدیشی لێ نادرێ بۆ دەوڵەتی مسلمانان نییە حکمی خوا تەطبیق ناکرێ ئەحکامی حەدەکان جێبەجێ ناکرێ تۆ وەکو بەرزێکی بانان بۆی دەرچی قسە شکل لەسەر مسلمانە لەسەر شەرەفی مسلمانە تۆ ئازانی لە خوا دەرەچی والله لە ڕۆژی قیامەتە یەکێک لە فەرمایشتەکان ئەفەرمێ نەک ئەوەی ئێمە لە بینی یەکترا ئەوە هەموو قساسی لێ وەرەگیرێتەوە لە بەردەم هەموو مەخلوقاتە خوا بڕیارەدا داری حەدە لێ بدرێ ئەگەر پیاوێک گوێنێ بە ژنەکەی بدە ژوێنەکە تۆمەتی تیابێ لەوەی کە ئەم ئافرەتە زینای کردو هەر کەلیمەیە بێ دەڵال لەسەر ئەوەکە سەواء بە زمانی کوردی پەتی وشەی خوێڕیەک وشەی قاحبەیەک نازان ئەم کەلیماتانەی کە زۆر متەداولن لە کوردەواریە بە زمانی ئەم پیاوە بێ بەرامبەر بە خێزانەکەی قسەی نەکرد شەرمی کرد نەیتوانی ئەترسا تەلاق بدرێ و ئەزان ئەم پیاوە بۆی دەرئەچێ لە ڕۆژی قیامەتە والله ئەگەر ئەو ژنە گەرمی ئازانەکە یان بەعکسەوە ژنێک بە پیاوەکە کەلیمەیەکی وت کە دەڵاتی ئەوەی ئەکرد لە بەردەم هەموو مەخلوقاتە خوا بە گەورەی خۆی بڕێرەدا فڵانە عەبد بێن داری حەدی لێ بدەن داری حەدی لێ ئەدرێ بۆیە بەڕێزەکان عقوبەی شەرعی کە دانراوە عقوبەی قەدەریش دانراوە ئەمە عقوبە شەرعیەکان کۆیەکیان بوو کە باسم کرد لە خزمەتانە کە عقوبانێکی شەرعین خوای گەورە دایناون ئەگەر عەبدەکان هەندێک لە گوناهەکانیان کرد ئەم عقوبەتانەی لە دنیا بۆ داناون ئەی ئەبێ لە ئاخرەتە چی دانابێ بۆ عەبدەکان وە گوناهەکانیش بە ئەندازی خۆیان چەند دەواعی لە ئینسانە بەهێزتر بێ بۆ ئەو گوناهانە زەجری بە قووەتری داناوە و ئینسان بگەڕێتە دواوە نەکات زیادە ڕەوی نەکات لە حەقەکان و مافەکانی خوا حدودەکانی خوای ئێمە بەڕاستی لە گوناهەکانە نائارامی و شڵژانمان بۆ دروسە بێ لە تاعەتەکانە ئارامی و ئاسایش ڕوومان تێئەکە ئێمە پێویستمان بەوەیە لە تاعەتەکانە خۆمان قاڵکەینەوە هەتاوەکو خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە هەتاوەکو قورب لە مەلائیکەمان بۆ دروسە بێ هەتاوەکو ئەحکامی شەرعی خوا لە خۆمان دوورەخێنەوە والله ئینسان ئەگەر ئەحکامی شەرعی لە دنیای بەسەرا جێبەجێ کرا ئەو کاتە مرتاحترە لەوەی کە بگاتە لای خوا جل جلاله بەسەری شۆڕە و نەزانێت چی بکات چونکە خوای گەورە بڕیاری ئاوایە ئەگەر ئینسانێک عەبدێک لە عەبدەکان لێرە گوناهێکی کرد و عقوبەی درا خوای گەورە لە ئاخرەتە عقوبەی نادا دوو عقوبە بۆ هیچ عەبدێک کۆ ناکاتەوە بۆیە عەزیزەکانم هەر یەکێک لە ئێمە پێویستمان بە جوهدێکی زۆر گەورە هەیە هەتاوەکو لە گوناهەکان خۆمان داڕن و نەجاتمان بێ هەمومان گوناهکارین ئەو لێی خوا هەموو گوناهیان کردووە بەڵام خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە لە بەردەم گوناهەکانە ئەوەستێ خۆی ڕائەگرێ بڕیار ئەدا گوناهەکان ئالوودە نابێ پێیانەوە شەرم ئەکا لە خوا جەل جەلالوه پەشیمان ئەبێتەوە لەو هەڵانەی کە کردوویەتی لەعەل خوای گەورە دەرگەکانی خێر بەسەریا واڵا ئەکات و عەفو و ڕەحمەت و بەزەی خۆی بەسەریا ئەبارێن خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهکار گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردەوە بەخوا پەروەردگارە عینادی لەگەڵ تۆیان ناکەین شەرمەندەین لە بەردەم دیوانی تۆیە یا ڕەبی خۆیان محتاج و ئاتاجی عەفوی تۆین و هاتوینەتە یەکێک لە شوێنەکان یەکێک لە دەرسەکان یەکێک لە موقعی ڕەحمەتی تۆ بۆ ئەوی لێمان ببووری و ئاسایش و ئارامی بەسەرمان ئەببارێنی دەیا ڕەبی خۆیە لەسەر جەم گوناهەکانمان ببوورە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە بەزەیی بەسەرمانە ببارێنە لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەت بەسەرمانە ببارێنە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە ئێمەی عەبدی گوناهکار گوناهی ئاشکرا و پەنهان لەمە و پێش و لەوە پاش بەخوا کەسێ شک نابین لە لای باسی گوناهەکان کەین تۆ نەبی خوایەوە گوناهەکان هەمووی بەرزەکەینەوە پەروەردگارە تەنها چاوەڕێ ڕەحمەت و بەزەیی تۆ ئەکەین کە بەسەرمانەدا ئەبارێنی بەخوا پەروەردگارە پەناگەمان نییە تۆ نەبی عەفوکارمان نییە تۆ نەبی خۆشەویستمان نییە تۆ نەبی هانامان بە بەزەیی تۆ هێناوە بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنەوە عەفومان کە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین
یا ربی خوای گیان لە گوناهەکان دوورمان خەرەوە لە مەلائیکە نزیکمان خەرەوە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و ڕەحمەت و گەورەی خۆت بەسەرمانە ببارێنە بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە هەرچی شتێ هەمانە بۆمان چارەسەر کە هەر گرفتی هەمانە بۆمان حەل کە پەروەردگارە ئەو موسڵمانانی گرفتیان هەیە بۆیان چارەسەر کە پەروەردگارە تۆ خۆت ئەزانی بەخوا پەروەردگارە ڕکوع نابێن لە بەردەم تۆیان نەبێ پەروەردگارە تۆ خۆ شاهیدی سەر ناخێنە زەوی تەنها بۆ تۆ نەبێ دەستی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ بەخوا پەروەردگارە ئەگەر چی هەڵەوکەم و پڕشکەین بەخوا چاومان تەنها لە ڕەحمەتی تۆیە دەیا ڕەبی خۆیان دوعاکانمان قبول کە بەزەیی خۆت لێمان وەرگرە پەروەردگارە بە کەڕەمی خۆت تەوبەکانمان قبول کە تەوبەکانمان قبول کە تەوبەکانمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیان گیان داوات لێ ئەکەین ماڵمان ئارام کە دڵمان ئارام کە شارمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئارام کە یا ڕەبی خۆیان گیان عاقبەتمان پڕ خەیر کە دڵمان پڕ ئارامی کە هێمنمان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیان ئاژاوەی ناوماڵەکانمان مەهێڵە پەروەردگارە ئاژاوەی مناڵەکانمان مەهێڵە مناڵەکانمان ساڵح کە یا ئەکرەم الئەکرەمین مناڵی ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ساڵح و ئارام کە یا ڕەبی خۆیان گیان مەحەبەت بەسەر ماڵەکانمانە ببارێنە خۆشەویستی بەسەر ماڵەکانمانە ببارێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە پەروەردگارە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە لە گوناهی وەچەکانمان ببورە تا ڕۆژی قیامەت یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە موسڵمانانێکی زۆر هەن کەسیان نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم مەجلیسەوە دوعا بەرزەکەینەوە خوایە لە گوناهی ئەو موسڵمان نەبوورە کە بێکەسن یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان بەزەی بەسەر ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم ببارێنە لە گوناهکارەکانمان ببورە ڕەفعی دەرەجاتی پیا ساڵحەکانمان بکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان صلاة و سلام بۆ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەنێرین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە خۆشەویستمان پێغەمبەری خوا یا ڕەبی خوای گیان ئەم دوعا و ذیکر و تاعەت و ئەم دەرسەمان لێ قبول کە خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەو دۆست و عەزیزانەی کە متابعەی وتارانەمانەکەن یا ڕەبی خوای سەرفرازی ئەم دنیایان کە خوای لێیان خۆش بە دایان مەزێن لەسەر خەیر یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان هەموو کەلیمەیەک کە ئێڵێن نیەتمان ساکەرەوە بۆ خۆت خوای نیەتمان ساکەرەوە بۆ خۆت پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت قبوڵمان کە خوای قبوڵمان کە خوای قبوڵمان کە یا ڕەبی خوای گیان ئارامی پەخشکە بەسەر ئەم شارەمانە خوای ئارامی پەخشکە بەسەر شارەکەمانە پەروەردگارە بەرەکەت بەسەر ئەم شارە پەخشکە ڕزق و ڕۆزی حەڵال بەسەر ئەم شارە پەخشکە شیفا بەسەر خەسەخانەکانمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئەم دوعانەمان لێ وەرگرە ئەکرەم الئەکرەمین خوای ئەم دوعانەمان لێ وەرگرە خوای ئەم دوعانەمان لێ وەرگرە ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين